دکتۆر بەردی ڕێڕەوی زەرداو چییە و کێشە و مەترسیەکانی چین؟ زۆر سپاس سەرەتا بەخێراتتان دەکەین زۆر سپاس. طبعاً ئێمە بەردی زەرداومانەیە چونکە تورەکەی زەرداو پاش تورەکەی زەرداو بۆڕی زەرداو هەیە. ئەو تورەکەیە بەس بۆ خەزنە، بەڵام بۆڕی زەرداو لە جگەرەوە پاشان لە تورەکەەوە دێنتە ناو دواز دەگرێت. زۆر جاران ئەو بەردا بە تایبەتی ئەگەر گچکەبی لە تورەکەی زەرداو دێتە ڕێڕەوی زەرداو کە هاتە ڕێڕەوی زەرداو جاری وایە کێشە بۆ پەنکریاس دروست دەکا و جاری وایە کێشە بۆ جگەر دروست دەکات لە بەرەوەی ڕێگایەکە دەگری ئەوە پەنگ دەداتەوە ئیلتیهابی جگەر و ئیلتیهابی پەنکریاس دروست دەکات. بۆیە ئێستا ئەمە کەیسێکمان هەبوو نەخۆشەکە هەردووچی هەبوو، یعنی هەم بەردی کیسی زەرداو هەم ڕێڕەوی زەرداو. کیسی زەرداوەکە بەڕێز دکتۆر لێرشینە وەکو جەڕاح عملیاتی کرد لە هەمان کاتدا ئێمە بە هەمان بنج ئێستا ئەو تەواو بووە ئێمە هەڵدەستین دەچین بەردی ڕێڕەوی زەرداوەکەش پاک دەکەینەوە ئینشاءالله. ئەی چ کاتێک بەردی زەرداو ئەم ڕێڕەوە دەگرێت؟ خۆی کاتەکەی دیار نییە، بەڵام گرنگەوەیە ئەگەر بەردەکانی کیسی زەرداو بچووک بی ئەگەری زۆر هەیە بێتە خوارێ وەختێک لە وەختەکان دیار نییە هەر وەختێک، بەڵام کە هاتە خوارێک خەتەری هەیە کێشەی هەیە، کێشەی بۆ پەنکریاس و بۆ جگەر زۆرە. ئایا چارەخواز چی بکات بۆ ئەوەی خۆی لە بەردی ڕێڕەوی زەرداو بپارێزێت؟ خۆی گرنگترین شت دەبێ کاتێک کە وەختی ئەوەی هات کە تورەکەی زەرداو لێ بکاتەوە بە تایبەتی ئەگەر ئیلتیهابیە بوو بەردەکانی بچووک بوو ئەو کاتە زوو ئەنجامی بدات، چونکە ئەگەر تاخیری بکە بەردی زەرداو هیچ ئیسفادەی نییە، هەر دەبێ هەڵیگری. ئەگەر هەڵیشی نەگری ئەو احتیمالی هاتنە خوارەوەیە زیاد دەبی، ینی فلەبەرەوە زوو دەبێ ئەو کیسە هەڵبژیرێ، یعنی ئەگە بەردەکان بچووک بوو. واتە لە کاتی کەمتەرخەمیدا چارەخواز نەشتەرگەرەکەی لەسەر قورستر دەبێت؟ گومان تێدا نییە و بێجگەلەوە وەکو گوتم خطورەی پەنکریاس و جگەریشمان بۆ دروست دەبێت، نەک عملیاتەکە دەبێتە دوو عملیات، بەڵام ئێمە احتیمالی هەوکردنی پەنکریاسە کە زۆر مشکلێ بەڕاستی و احتیمالی هەوکردنی جگەر و ئەو مشاکلانشمان بۆ دروست دەبێت. دکتۆر نەشتەرگەری پاکردنەوەی ڕێڕەوی زەرداو بۆ نەخۆشێک ئەنجام دەدەن، ئێمەش ئامادەی نەشتەرگەریەکە دەبین. زۆر سپاس. ئێستا ئێمە محاولە دەکەین ئێرە تۆزێک فەتحی گەورەکەین لۆی بەردەکە بێتە دەرێ، ئەوە دوازدەگرەیە کە ڕێڕەوی زەرداو لێرە داخل دەبی لەگەڵ پەنکریاس، ئەو فەتحە تۆزێک گەورە دەکەین لەبەر ئەوە لۆی بڵین بەردەکە بێتە دەرێ ڕای بچێشین، ئەگەر ئەوها گەورە نەکرێ بەردەکە نایەتە دەرێ، ئەوە زۆر مهمە بەڕاستی. احتمال هەر بەردەکە لێرێ ڕاستە ئەو بەردەکەیە. ئەو نەخۆشە بەردی هەبوو لە ڕێڕەوی زەرداو لەگەڵ بەردی کیسی زەرداو، فلەبەر ئەوە بە یەک عملیات هەردوو ئیشمان لە بۆ کرد. دکتۆری جەڕاح زەرداوەکەی هەڵگرت، ئێمەش لە هەمان کاتدا دوای ئەوە بە نەفسی بنج ئێستا الحەمدلله محاول دەکەین بەردەکەی لۆڵگرین و ئیشەکەمان بەرەو کۆتاییە، لێ مەسرەفەکەشی تۆزە کەمتر دەبی و یەک جاریش بەنج وەردەگری و ئیشەشی جوان و ڕێکشی لەوە دەکەین ئینشاءالله. بەردی ڕێڕەوی زەرداو ئیشی ئێمەیە وەکو کۆئەندامی هەرچ و جگەر، بەڵام زەرداوەکە کیسی زەرداوەکە ئیشی جەڕاحە. ئێمە هەندێک جار دەتوانین ئەگەر حاڵی نەخۆشەکە باش بی و زۆر تەمەنی گەورە نەبی هەردوو ئیشەکە بە یەک بەنج بکەین، ئەو بۆ ئەو ئاسانتر دەبی، ینی لە کۆڵی دەبتەوە. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەن. زۆر سپاس. میهرەبانی دڵسۆزی و لێزانی